لە کاتێکدا لایەنە سیاسیەکان هێشتا لەسەر شێوازی هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ڕێک نەکەوتوون، بەڵام بەشێکی بەرچاو لە هاوڵاتیان ناومێد بوون لە بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردن. هەڵبژاردن ئەمە 33 ساڵە ئەم جەماعەتە وان وەسەر دەورۆ، هەر 4 ساڵ جارێکی ژە هەڵبژاردنێکە کرێت. هەڵبژاردنەکە سوودی نەبووە بۆ ئێمە، هەر یەکێ بووە خۆی ڕاکێشاگە ئەم لایەنانە. ئێمە هیوادارین کە ئەم جارە هەڵبژاردنێکی ڕێک و پێ بکەن سوودی بێ بۆ میلەت. ئەگەر وە باشی ئەگەر گۆڕاندن بکرێ هەڵبژاردن بۆ بکرێ بگەڕێ باش، ئەگەر هەڵبژاردن بکرێ کەڵک نەخوارد نەمانگەڕێ. ئەمە 50 ساڵ هەمە هاتیینەوە هیچمان بۆ نەگۆڕێت، نە نەوتوانە بنێ نەکەلاوان بۆکەنەوە. بێئومێدی هاوڵاتیان لە کاتێکدایە پەرلەمانی هەرێمی کوردستان لە نۆیدەی 2022 تەمەنی یاسایی خۆی بۆ سیوێکی مانگی 12 ئەمساڵ درێژ کردەوە. جگە لە ناکۆکی لەسەر بازنەکانی هەڵبژاردن، حیزبە سیاسیەکان ناکۆکن لەسەر تۆماری دەنگدەران و چەند حیزبێک لە نێویاندا یەکێتی دەڵێن تۆمارەکە ناوی مردوو و دووبارە و هاوڵاتیانی دەرەوەی هەرێمی کوردستانی تێدایە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمیش دەڵێن لە گفتوگۆدان لەگەڵ بەغدا تاوەکو داتاکانی کۆمیسیۆنی حکوومەتی ناوەند تایبەت بە هەرێمی کوردستان وەربگرن. دوای 2010 سەردانی بەقامان کرد، ئەو لیژنەی وەکتب 4 لیژنەمان پێگەیان یەکیان پەیوەندی بە ینی لەسەر بنەمای بۆ دروستکردنی تۆمارێکی خۆماڵی، یەکیان بنەماکەی ئەوە بوو کەوتمان کارتی زانیاری بێ، یەکیان کارتی بڵین ئەوەی کە بایۆمەتری موچە بێ، یەکیان تۆمارە دەنگدانە ئەو تۆماری پێشوو کە ئیشمان لەسەرکرد بین پاکیکەین و چاکیکەین و کۆمەڵێ ناوەندی تۆماری ناوەندی نوێکردنەوە بکەین. چوارەم خیار یاخود بژاردە لە بەردەستمانە بوو تۆماری دەنگدەرانی عێراق بوو. شارەزایەکی هەڵبژاردن دەڵێت هۆشیاری هاوڵاتیان شێوێنراوە و لایەنە سیاسیەکان پابەندی بەرنامەی کاریان نەبوون. ئەمە هۆکاری پاشەکشەی بەشداری هاوڵاتیانە، بەڵام هیچ بەدیلێکی دیکە بۆ گۆڕانکاری نییە جگە لە هەڵبژاردن. جاری وایە نەبوونی سەقامگیری لە هەڵبژاردنە، پابند نەبوونی ئەوانەی کە دەرەچن لە هەڵبژاردنەکان بە بەڵێنەکانیانەوە بە بەشی زۆری بەڵێنەکانیانەوە دروست نەکردنی گۆڕانکاری لە ئەنجامی هەڵبژاردنەکانە. وەجاری واشەیە مەسەن ئەنجامی هەڵبژاردنەکان وە خۆی جێبەجێ ناکرێ وەک ئەوەی کە لە عێراقا بینیمان، وای لێت کە هاوڵاتی لەمەشەوە تووشی خەیبەت ئەمەلێکە بێ. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشان ناکری هەڵبژاردن دەستبەرداری بین. مادام ئێمە دیموکراسیمان قبوڵە، مادام یاری دیموکراسیمان قبوڵە، ناکرێ بە هیچ شێوەیەک ئیش لەسەر ئەوە بکەین کە هەڵبژاردن ناشرین بکرێ لای خەڵک، هەڵبژاردن دەستبەرداری بین. لەگەڵەوەی تاوەکو ئێستا کاتی هەڵبژاردن دیاری نەکراوە، بەڵام پرۆسەی هەڵبژاردن لایەنە سیاسیەکانی بەسەر دوو بەرەدا دابەش کردووە. دیارترینیان یەکێتی و پارتین. لە دوایین کۆبوونەوەیاندا کە لە سلێمانی بەڕێوەچوو لیژنەیەکیان لەسەر هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن پێگێناوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.